سڵاوڕێز بۆەوە بینەرانی خۆشەویست بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕێی چەند هەواڵ. گەمارۆدانی دەیان کۆڵبەر لە سنووری نەوسود، لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی بیرجەند، بەخشینی خەڵات بە وریشە مرادی و پەخشان عەزیزی لەلایەن وەرزشوانێکی خەڵکی کرماشان، خۆپێشاندانی گەورەی کوردانی باکوور لە شاری ئێلح، پشتیوانی ژنانی دێرەزور لە وریشە مرادی و پەخشان عەزیزی، کۆبوونەوەی خانە نشینکراوانی نەوت لە تاران و ئاهواز و ناڕەزایەتی شۆفێرانی ئۆتۆبۆس لە شاری زاهدان. درێژەی هەواڵەکان. گەمارۆدانی دەیان کۆڵبەر لە سنووری نەوسود. ڕۆژی شەممە 26 خەزەڵوەر دەیان کۆڵبەر لە سنووری نەوسود لەلایەن هێزە سنووریەکانی کۆماری ئیسلامیەوە گەمارۆدراون و پێویستیان بە یارمەتی هەیە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ماوەی 24 کاتژمێرە دەیان کۆڵبەر لەلایەن هەنگی مەرزی نەوسودەوە گەمارۆدراون و پێویستی خێرایان بە ئاو و خۆراکەیە. چالەکانی مەدەنی ناوچەی پاوە و نەوسود داوا لە گوندنشینانی ناوچەکە دەکەن چەند بەهانەی کۆڵبەرانی گیر خواردوو و ڕزگاریان کرد. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی بیرجەند. بەیانی ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر حکمی ئەعدامی بەندکراوێکی خەڵکی سەڵماس بە ناوی ڕەحیم فەقیری لە زیندانی بیرجەند جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، ڕەحیم فەقیری 34 ساڵ و خەڵکی گوندی سێوەدەری سەر بە شارستانی سەڵماس 2 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی خۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی یەکشەمە و بەندکراوە بەبێ دیدار لەگەڵ بنەماڵەکەی هاوڕێ لەگەڵ دوو بەندکراوی بەلوچ لە سێدارە دراوە. بەخشینی خەڵات بە وریشە مرادی و پەخشان عەزیزی لەلایەن وەرزشوانێکی خەڵکی کرماشان. فەرشاد گردەکانە وەرزشوانی خەڵکی شاری کرماشان کە لەم دوایانەدا 2 میداڵیای زێڕ و زیوی لە یاریەکانی یەکێتی ئەوروپا بەدەستێنابوو بە پەخشان عەزیزی و وریشە مرادی بەخشی. فەرشاد گردەکانە لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکسدا ڕاگەیاند هەردوو میداڵیاکەی پێشکەش بە هەموو ئازادی خوازانی ئێران و کوردستان بە تایبەت بە دوو خوشکی خۆی بەناوەکانی وریشە مرادی و پەخشان عەزیزی هەروەها هەموو بەندکراوانی مەحکوم بە ئیعدام بەخشیوە. ناوبراو لە درێژەی قسەکانی داوتی هیوادارە کە کارەکەی دەنگی بەندکراوانی سیاسی بە گوێی جیهان بگەێنێت. فەرشاد هەروەها داوای لە هەموو وەرزشوانان کردووە کە بە هەر شێوەیەک دەتوانن دەنگی خەڵکی ستەم لێکراوی ئێران بن. خۆپێشاندانی گەورەی کوردانی باکوور لە شاری ئێلح. ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر هەزاران شارۆمەندی خەڵکی شارەکانی باکووری کوردستان خۆیان گەیاندە شاری ئێلح و گەورەترین مێتێنگی ئازادیان بەڕێوەبرد. پلاتفۆرمی دامەزراوە و دێموکراتیکیەکانی باکووری کوردستان گەورەترین میتینگی لەژێر ناوی دێموکراسی و ئازادی بە بەشداری هەزاران کەس لە شاری ئێلح بەڕێوەبردووە. بەشداروانی ئەو میتینگە داگیرکردنی شارەوانیەکانی ماردین، ئێلح و خەلفەتیان لەلایەن دەوڵاتی تورکیا و بەتوندی شەرمەزار کردو و خوازیاری ئازادی شارەدارانی ڕەفێنرا و ڕادەستکردنی شارەوانیەکانی بە نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک بوون. خۆپێشاندەران هەروەها داوای ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەرکردنی پرسی کورد لە ڕێگەی ئاشتیان کرد و ڕایانگەیاند سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا پاشەکشیان پێناکات و بەرخۆدان گەورەتر و بەهێزتر دەکات. شایانی باسە کە ڕۆژی پێنجشەمە 24 خۆپێشاندەر لەوانە 6 منداڵ لە ناڕەزایەتیەکانی شاری ئێلح لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. پشتیوانی ژنانی دێرەزور لە وریشە مرادی و پەخشان عەزیزی. ڕۆژی یەکشەمە ژنانی تێکۆشەری ناوچەی زنوبیا لە کانتۆنی دێرەزور لە ڕۆژاوای کوردستان لە کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە وریشە مرادی و پەخشان عەزیزی دەربڕی. لەو کۆبوونەوەیەدا کە لەلایەن شۆڕای ژنانی دێرەزورەوە ڕێکخرابوو بەیاننامەیەک خوێندراوە کە تێیدا سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی شەرمەزار و سەبارەت بە لە سێدارەدانی وریشە مرادی و پەخشان عەزیزی هۆشداری توندراوەتە بەرپرسانی کۆماری ئیسلامی.
لەو بەیاننامەیەدا ئاماژە بە سەرکوتی سیستماتیکی چالاکانی مەدەنی و سیاسی بە تایبەت ژنانێک کراوە کە بۆ ئازادی و بەرابەری تێدەکۆشن و هاو کات داوا لە کۆمەلگای جیهانی کراوە پاڵپشتی ژنانی ئازادی خوازی ئێران بێت. کۆبوونەوەی خانە نشینکراوانی نەوت لە شارەکانی تاران و ئەهواز. ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر خانە نشینکراوانی سەنعەتی نەوت لە شارەکانی تاران و ئەهواز لە بەردەم سندوقی خانە نشینی کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانە نشینکراوانی سەنعەتی نەوت خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، ڕوونکردنەوەی چارەنووسی کرێکارانی بەجێماو لە پرۆسەی خانە نشینی، دابینکردنی بیمەی دەرمانی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، کۆتایی هێنان بە تاڵانکردنی سندوقی خانە نشینی، پێدانی مەزایە دواخراوەکان و چاکسازی لە ژیان و معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بوون. ناڕەزایەتی شۆفێرانی ئۆتۆبوس لە زاهیدان. شۆفێرانی ئۆتۆبوس لە شاری زاهیدان ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە زەوتکردنی کارتەکانی سوتەمەنی لە بەردەم وەسانداری سیستان و بەلوچستان کۆبوونەوە. بە وتەی شۆفێرانی ئۆتۆبوسەکانی نێوشار و دەرەوەی شاری زاهیدان شرکەتی نەوت بە بیانووی ڕێگریکردن لە قاچاغی سوتەمەنی کارتی دەیان شۆفێری زەوت کردووە. شۆفێرانی ناڕازی دەڵێن کە بەهۆی نەدانی پشکی سوتەمەنی تێچوو داهاتیان یەک ناگرێتەوە و لە مایە پووج بوون نزیک بوونەتەوە. کۆبوونەوەی خانە نشینکراوانی تامینی اجتماعی و فولاد لە مازەندەران و گیلان ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر 1403 هەتاوی خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە شاری ڕەشت و خانە نشینکراوانی فولاد لە قایم شار هاوکات لەگەڵ کۆبوونەوەی هاوکارەکانیان لە چەند شاری ئێران کۆبوونەوە. خانە نشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی تامینی اجتماعی و سندوقی خانە نشینی فولاد لە شارەکانیان خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی سەربەخۆی بۆ سندوقی خانە نشینی کرێکارانی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی بوون. ژاراوی بوونی 60 کەس بە بۆنەی دزەکردنی گازی کۆلۆر لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە لە کارگەیەکی شارستانی شەهرەزای سەر بە پارێزگای ئیسفەهان 60 کەس بە بۆنەی دزەکردنی گازی کۆلۆر ژاراوی بوون. بەپێی راپۆرتەکان گازی کۆلۆر لە ناوەندێکی پڕکردنەوەی کەپسول لە شەهرەزای ئیسفەهان بە ناوچەکەدا بڵاوبۆتەوە و دانیشتوانی دەوروبەری ئەو ناوەندە بەهۆی هەڵمژێنی گازی کۆلۆر ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. کوژرانی بەندکراوێک لە ژێر ئەشکەنجەی هێزە ئینتیزامیەکان لە مەلێکان. ڕۆژی شەممە 26 خەزەڵوەر بەندکراوێکی ڕاگیراو لە گرتوخانەی دارەی ئاگاهی شارستانی مەلێکان بە ناوی ئەکبەر غەفاری لە ژێر ئەشکەنجەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیدا گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ئەکبەر غەفاری پاش دەست بە سەرکردان لەلایەن هێزە ئینتیزامیەکانی شاری مەلێکانەوە بە سەختی ئەشکەنجە دراوە و ڕۆژی شەممە پاش 3 هەفتە ڕاگیران لە بەندی تاکە کەسی و بێبەشکران لە دەرمان گیانی لەدەستداوە. بەوتەی چالاکانی مەدەنی ئازەربایجان سەرۆکی زیندانی مەلکان راپۆرتێکی لەسەر بارودۆخی خراپی تەندروستی ئەکبەر غەفاری ڕادەستی دادستانی و شارە کردووە، بەڵام داستانی لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتی کردووە. یان لەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارەکانی چەمستانی نور، شیراز و تاران بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕوودا هاتوون و بەو هۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستداوە و 4 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 کرێکاری شاغەڵا کارخانەی عەتاتیب لە شارستانی چەمستانی نور بەهۆی ئاگرکەوتنەوە لەو ناوەندە بە سەختی بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. لە ڕووداوی دووهەمدا 2 کرێکاری ساختمانی لە شاری شیراز بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بریندار و یەکێکیان بەهۆی خورسی برینەکانی گیانی لەدەستداوە. لە شاری تاران 2 جۆشکار لەسەر دارباز کەوتونەتە خوارەوە و لە ئەنجامی ڕووداوەدا کرێکارێک گیانی لەدەستداوە و کرێکارێک بە سەختی بریندار بووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئاکسیۆنی ئێرانیانی ئازادیخوازی سوێد دژبای ئێدام. ئێرانیانی ئازادیخوازی وڵاتی سوێد ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر لە ئاکسیۆنێکی ناڕەزایەتیدا دژاتی خۆیان لەگەڵ سزای سێدارە لە ئێران نیشاندا. بەشداربوونی ئەو ئاکسیۆنە کە لە شاری گۆتێنبێرگ بەڕێوە چووە وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامیان بەدەستەوە گرتووە و
وێڕای ڕێزلێنان لە یادی هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری سەپاندنی سزای سێدارەیان بەسەر وریشە مرادی، پەخشان عەزیزی و بەندکراوانی پەروەندەی شارۆچکە یەکباتان بە توندی شەرمەزار کردووە. خۆپێشاندەران بە وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، هاتوو ساتێکی خۆش بۆ هەموولیان.